لە ڕۆژانی ڕابردوودا لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا مادەی سەرکەڕی ترانک بڵاو بووەتەوە. ناوی بڵاوی ئەو سەرکەرە بریتیە لە زۆمبی. ئەم سەرکەرە ژاراویە تێکەڵەیەکە لە مادەی قەنتانیل کە یەکێکە لە مەترسیدارترین سەرکەر و مادەی زیلازین کە بریتیە لە پێکاتێک کە لە شێوەی کۆکاینەوە دەدرێتە ئاژەڵانی وەکو ئەسپ و مانگاوشی دەرئاژەڵیەکان کە وەکو ئازارشکێن و هێورکەرەوە بەکاردێت. دیمەنی دەیان گەنجی ئەمریکی کە دوای بەکارهێنانی ئەم مادە بێهۆشکەرە وەکو زۆمبی ناو فیلمەکانیان لێهاتووە بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە و کاردانەوەی بەرفراوانی لێکەوتۆتەوە. زۆرێک لە ڕۆژنامەکانی ئەمریکا وەکو گۆڤاری نیوزویک و ڕۆژنامە جیانەکانی وەکو گاردیانی بەریتانی زۆرێک لە راپۆرتەکانیان بڵاو کردەوە کە باسی مەترسی ئەم سەرکەرە بکوژەیان کردووە. دوایەوەی چەندین راپۆرتی فەرمی لە ویلایەتە گرتووەکانەوە ئاماژە بە مردنی هۆگرانی ئەم مادە سەرکەرە بکوژە دەکەن. لە پێکە کۆمەڵایەتەکاندا لە شەقامەکانی ئەمریکادا دیمەنی لاوان بڵاو بوونەتەوە کە بە شێوەیەکی نامۆ هەروەکو زۆمبی لە شێوەی مردووی زیندوو کە لە فیلمی هۆلیووددا لە پشتی شاشەوە دەردەکەون بەڵام هەرگیز خەڵکی چاوەڕوانی نەدەکرد لە واقعدا ڕووبدات و لە شەقامەکاندا بسوڕێنەوە. ئەم سەرکەرە بکوژە لە کۆی 50 ویلایەتی ئەمریکادا لە 48 ویلایەت بڵاو بۆتەوە. لە ویلایەتی تەکساس هەواڵی 4 مردوو بڵاو بۆتەوە کە ئەو سەرکەرەی زۆمبیان بەکارهێنابوو. ئەم سەرکەرە یەکێکە لە سەرکەرە دروستکراوەکان کە دەچێتەوە سەر جۆری کانابینۆیدای پیشەسازی هەروە بەناوی ZMB یان زۆمبی هەزبێلە دەناسرێتەوە کە بە کاریگەری بکوژی دەناسرێتەوە. ئەم سەرکەرە ڕۆژێکی تەندروستی کۆمەڵایەتی ترسناکە بۆی کاریگەری نەرێنی گەورە کە لەسەر تاک و کۆمەڵ دروست دەکات. کاریگەری سەرکەری زۆمبی کێشەی زۆر دەخاتە سەر ئاگایی مرۆڤ، ئەوەش مەترسی گەورە لەسەر ئاسایش و تەندروستی گشتی دەخاتەوە. ئەم کاریگەریانەی بەکارهێنانی سەرکەری زۆمبی دەبێتەوە کاری ڕووداوەکانی هاتوچۆ و ڕووداوە جەستەییەکان و هێرشەکانی تونڕەوی.